سەرەڕای ئەوەی مەرزێکی نمچە فەرمیە، بەڵام ئاڵوگۆڕی بازرگانی تێدا دەکرێت. چەند ساڵێکە هەوڵەکان چڕتر کراونەتەوە تاوەکو مەرزی چێلێ بکرێتە مەرزێکی نێودەوڵەتی، بەڵام هێشتا مەرزەکە نافەرمیە. بەڕێوەبەری گومرجی ڕاپەڕین دەڵێت کۆماری ئیسلامی ئێران ڕەزامەندە لەسەر بەڕسمی ناساندنی مەرزەکە. بە هەوڵ و ماندووبوونی دڵسۆزان لە دەڤەرەکە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت جێگیری سەرۆکی حکوومەت کە توانیمانە جادەیەکی زۆر باش و فەنی بۆ مەرزەکە بەرین و هەروەها کارەبای نیشتیمانی بەرین بۆ مەرزەکە و بڕی 547 میلیۆن دینار دیسان تەرخان کراوە بۆ دروستکردنی ژێرخانی کۆمەلگایەکە. ئەوەی کە ئێستا ماوەتەوە لای ئێمە موافقەتی کۆماری ئیسلامی ئێران وەرگیراوە، ڕەزامەندی 12 وەزارەتی بەغدا و دەستا وەرگیراوە بۆ ئەوەی کە هاتوون بۆ ئێرە و لە راپۆرتی خۆیاندا بڵاویان کردەوە کە مەرزی چێلێ مەرزێکی گونجاوە بۆ ئەوەی بکرێتە مەرزێکی تجاری و گەشتیاریش، بەتەکید ببێتە مەرزێکی نێودەوڵەتی باری ترانزیتی پێدارێت و حرەکەی تجاری زۆر زیاد دەکات و خەڵکێکی زۆر لێرە هەلیکاری دەست دەکەوێت، بێگومان داهاتیش زیاد دەکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت هەوڵی جددی دەدەن تاوەکو پەرلەمانی کوردستان کار لەسەر بە نێودەوڵەتیکردنی مەرزەکە بکات و وەک کەیسێکی گرنگ سەیر بکرێت. ئێمە وەکو فراکسیۆنی سەوز بەڵێ زۆر بەرنامەی جوانیشمانێ و قەراریشمان داوە هەمومان فراکسیۆنی سەوز پشتیوان بین و بەڵێ نیشان پێدەدەین ئیشی لەسەر بکەین و داوا دەکەین لیژنەیەک بە دڵنیاییەوە ئێمە تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمان دەکەین بۆی بتوانێت لیژنەیەک بێت بۆ مەرزەکە و کە تەماشاکە ڕێکاری هەموو ئەو ڕێکارانەی تێدان کە بێ بە نێودەوڵەتی. تەنها لە ساڵی ڕابردوودا لە مەرزی چێلێ ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان بە بەهای زیاتر لە 150 میلیۆن دۆلار بووە. ئەمەش دەرخەری ئەوەیە ئەگەر مەرزی چێلێ بکرێتە مەرزێکی نێودەوڵەتی دەکرێت وەک سەرچاوەیەکی گرنگی داهات بۆ هەرێمی کوردستان سوودی لێ ببیندرێت. توانە عومەر، کورسات نیوز، مەرزی چێلێ.